بريس احمد ابيض سروكي فيمانيا اوبوزيسيونال اجتماعية عراقي جي كاليفورنيا لامريكا ديالمه بريس احمد دماتا باش به روشا عراقي بفي اوايه ايران لدخه بسدما برجوندين امريكا اسرائيل جي لدخه بسدما متلسيه بسروان ولناف عراقي جي جروبين تشكدر لعراق دخان لخد دخان هاتا تو في تابلويه تبلي هفجي عراقي شاد بيني جلو لا راستي دا او گرژەی کە ئێستا هەیە لەلایەن گروپە چەکدارەکانەوە کە ئێران دروستی کردووە لە ماوەی چەندین ساڵی دوور و درێژ بەهۆی ئەو سستەی سیاسی لە عێراق هەبوو هەروەها ئەو درزەی کە لە دەوڵەتی عێراقدا هەبوو وڵاتانی ڕۆژ ئاواش دەستیان لەو میلیشیانە بەردا بۆی کە ئەوانە بانگەشە ئەوەیان دەکرد کە لە پێناو ڕوبە ڕووبوونەوەی تیرۆر دامەزراون بەڵام ئێستا دەبینین کە ئێران هەموو ئەو یاریەی کە دەیکرد مەبەستێکی دیکەی لە پشتەوە بوو ئێستا هەندێک وڵاتی کەندا وەکو قەتەر و ئیمارات و کە پەیوەندی زۆر باشیان هەبوو لەگەڵ ئێران بەڵام ئێستا دەبینین ئەوەی کە ئەو گروپە چەکدارانەی لە هەرێمی کوردستان دەکەنە ئامانج و وڵاتانی کەندا و دەکەنە ئامانج ڕاستیەکی دیکە بۆ ئێمە پشتڕاست دەکاتەوە کە ئامە بەرهەڵستیەکی ڕاستەقینەیە تەنانەت بۆ خودی حکوومەتی عێراقیش ئامە بۆ جیهانیش پشتڕاست بوویەوە کە ئەمانە پاڵپشتی ئێرانن و بە ئامانجگرتنی هەرێمی کوردستان بەو شێوەیە تەنیا ئیرەی بردنە ئەو بەرێز ئەبیات لەسەر شاشەن کوردستان 24 تەماشای دیمەنێ لوبنان بکە چاوە بوویە تابلوویەکی ئاگری ڕاستی هێرشێن دژوار هەبوویە بسەدەما هەبوونا حەزبوڵڵا تەفگەراوێ لە دەرڤەی بریارە حکوومەتێ گەلو تو نابینی ئێدی تابلوویەکی وسە چاوەڕێ عێراقی ژیتێت کو هەمان فۆرم هەیە ئەگەر ڕاست بڤیاوی بەردەوام بیت بەغدا Let me say it in English, okay? The Iraq and Lebanon the same page. Yeah, sorry. بەڵێ عێراق و لوبنان هەمان لە پەڕەدان چونکە ئەوان حزبوڵایان هەیە بە حزبی تیرۆریستی داو دەبرێن و ئام شەوەش لە کۆنگرێس کاتێک دەنگ درا لە ئەنجومەنی سێنات دەنگیان بەوەدا زۆرینیان دەنگیان بەوەدا کە ئێران سپۆنسەری وڵاتانی سپۆنسەری تیرۆریستان دەکات چ لە یەمەن چ لە عێراق یاخود لە لوبنان و پێویستە هەموو جیهان بە یەک دەست بوەستن کۆدەنگ بن بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو تاوانکاریە ئەوەی ئێستا ڕوودەدات ئەوە جەنگ نییە کە هەندێک بانگەشە بۆ ئەوە دەکەن ئەمە جەنگە گوایە لەلایەن ئیسرائیل و ئەمریکاوە هەروەها باسی ئەوەش دەکرێت کە هەندێک وڵاتی وەکو چین و رووسیا ئەوانە لە پشت ئێرانەوەن لە کاتێکدا ئەوان پەنا دەبەن بۆ داخستنی گەروی هورمز و بینیمان لە ڕێگەی جۆرجیاوەش هەوڵی زۆری داوە بۆ بڕینی شادەماری بازاڕی وزەی جیهانی دواتر من پێم وایە کە ئەوان پێیان ناکرێ ئەوان چونکە ئێران ئێستا هێزی دەریاوانی لێدەستدا هێزی ئاسمانی لێدەستدایەوە بەڵام ئەوەی من بزانم کوردان لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئەو عەرەبانەش کە لە ئاهوازن کە لە مێژوودا خەڵکێکی داگیرکراون و جوگرافیەکی داگیرکراون چەنگەلانی دیکە لە ناو خاکی ئێران وەکو ئازارەکان و وەکو بەلوجەکان و هەموو ئەوانە من دڵنیام لەوەی کە ئەوان دروشمی دژ بە ڕژێمی ئێستا بەرز دەکەنەوە و لەوانەیە چاوەڕێ ئەو دەرفەتە بکەن کە و هەروەها سەرۆک ترامپیش زۆر ڕژدە لەسەر ئەوەی کە ئەم ڕژێمە پێویستە بڕوخێت
و بە هەموو شێوەیەک دەسوەردان دەکات تەنانەت بۆ دیاریکردنی دەسەڵاتێکی نوێش بۆ ئێران ئەبێ ئۆکەی ئەمریکای لەسەر بێت چونکە زۆرمان بینی و ئێستا نەکتەنیا بە بڕوای بۆیە من دەڵێم نەکتەنیا لە ڕووی دەریایی ولی برسا بیاد البته او داخوانی ترامپ جه سرنجی وقتی یعنی گوتی که هم سیستم پریوبرن ایران دی بگورین گریمانه که پرسه که وصا براستی سیستمات گوارتن گلو بدیناتا و امریکا بکار به سیستمی که وصل ایرانی دامزرینه کو رنگ بدانا خواسته همو گلین ایرانی به دور به جد استوردانا درکی مینا اوا سوریه هیه مینا اوا کو عراقی جهیه تزانی ایران ولاته که خودی جغرافیه که برفره خودی باندوره گلک لدبری خلي اقول لك با من شتێکی کە پێت بڵێم ئێمە ئێستا هیچ کاتێک پێویست نەکات باس لەوە بکەین نەوەکو عێراقی یاخۆت ئێرانی نابێت باس لە دژایەتی نێوان پێکاتەکان بکەین ئێمە مامەڵە لەگەڵ گەلان دەکەین لە ڕوانگەی پێکەوە ژیانی ئاشتیانەوە ئێمە دەمانەوێت دەرفەتێک بەو گەلانە بدرێت و ئەو ڕژێمە و پشتیوان بە خودداش من دەڵێم زۆری نەماوە ئەم ڕژێمە دەڕوخێت و هەروەها بەر لە 3 ساڵیش من بیستم لە شاشەی ئێوەشەوە و خۆشم میوان بووم کاتی خۆی بینیمان بە 3 قۆناغ کە دژایەتی پێکاتەکان دەکرا و خوپشاندانەکانی بەغدا دەکرا و دواتر گۆڕانکاری لە سووریا ڕوویدا لە لوبنان ڕوویدا ئێستا دەبینین گەلانی ئێرانیش خەریکە خۆیان ئامادە دەکەن بۆ ڕاپەڕین لە دژی ئەو ڕژێمەکایە بۆیە سەرۆک ترامپ بە تەنیا بڕیاری ئەوەیدا کە پێویستە ئەم ڕژێمە بگۆڕدرێت و هەموو من پێت دەڵێم هەموو شێوازێکی سەرکوتکردن و جینۆسایدکردن دژ بە گەلانی ئێران لەلایەن ڕژێمی ئەو وڵاتەوە ئەنجام دراون و پێویستە لایەنێک بێتە دەنگ و بۆیە ئەو فڕۆکە و ئەو هێرشانەی کە تا ئێستا کراونەتە سەر تەنیا توانە سەربازیەکانی ئێرانی کردوتە ئامانج و هەروەها داوا لە وڵاتانی کەنداویش دەکەم کە یەکدەنگ و کۆدەنگ بوەستنەوە لە دژی ئێران و بینیمان لە هێشتا لە سەردەمی ئەو سەرکردانە ئۆردن بردومان کرا کوردستان قەتەر بەحڕین کوێیت وڵاتانی کەندا و سعودیە سەرچاوەکانی وزە ئەوان دەیانەوێت لەلایەک سیاسەتێکی دووفەقیان گرتوتە بەر دەیانەوێت لەلایەک جیهان پاڵپشتی بکات و لەلایەکی دیکەشەوە شادەماری ئابووری جیهان دەبڕێت بله برسا بیاد تون حال روشالات نابینی تو دوری یعنی اوت تو سرشاشت بینی دبه بوت جه حبت که به کوراوشه که وسط تبلیغ فيها هک بیت واقعی دراوشه که مترسی دارتره جبر کو باوی که حرمکی عفوی چک دیدن بکارانی یعنی هر چی بینم تتورینم کلم شیرم هیچ نابیرم هبه بخوش مترسی براسیل دوره گلو چاره نویسی دوره قد وصانا بیاد سرو بنده مشاراندا دبرف کی و چی تف دوره لە ڕاستیدا چەند ڕۆژی داهاتوو ئێران لە بەردەم 3 سیناریۆە یەکەم گۆڕینی ڕژێم و لەلایەن کەسایەتیەکی نیشتمانی ئێرانی و ئەلمانیەوە بەڕێوە ببرێت کە مامەڵەیەک یەکسان لەگەڵ پێکاتەکان لەسەر بنەمای یەکسانی و دادپەروەری بکات و مافی نوێنەرایەتی سیاسی بە هەموو پێکاتەکان بکات. دووەم ئێران دەبێت تا دەوڵەتێکی زۆر لاواز و سیستەمێکی فێدراڵی ئەمەش لە هەموویان نزیکترە. سێیەمیش سیناریۆ سێیەمیش دابەشبوونی ئێرانە بەسەر چەند پارچەیەکدا ئێستاش زۆرترین تەرکیز دەخرێتە سەر لایەنە کوردیەکان و جموجۆڵی کوردیەکان هەروەها لە ئازەربەیجانیش
بۆیە ئێستا من پێم وایە ئێستا ئێران وەکو دەوڵەت ناوبراوە ئایا بەڵام پرسیارەکە ئەوەیە ئەوانەی کە لە ڕژێماونەتەوە ئایا خۆیان ڕاداز دەکەن یاخۆت گەلانی ئێران ئەو بڕیارە دەدەن کە ئەوان بڕوخێنن شەرعی ئەو ڕژێمە شەرعەتی لەدەست داوە و لە ئەمریکا بە گەورەترین وڵاتی سپۆنسەری تیرۆریست ناسراوە هەروەها لە ئەمریکا ئێستا نیشانەیەکی پرسیار لەسەر هەموو ئەو وڵاتانەشدا ئەندراوە کە مامەڵە لەگەڵ ئێران دەکەن ئێستا بەتایبەت لە عێراق هەروەها لەلایەن هێزی هاوپەیمانانەشەوە بەڵێ من پێت دەڵێم ئەو شتا ڕوو دەدات و لە ڕۆژانی داهاتوودا ئەو گۆڕانکاریەش دەبینین کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوو دەدات من هەروەها هۆکاری ئەو هەموو پشێویەش کە لە ناوچەکەدا هەیە هەمووی هۆکارەکەی ئێران بوو من ئەوە لەگدانەوەی بنە و ئێمە وەکو کەسانی تێکۆشەر بە شێوەیەکی بێلایەن بڕیار لێکدانەوە بۆ بابەتەکە دەکەین بە شێوەیەکی بابەتیانە لێکدانەوەی بۆ دەکەین ئەمە سیاسەتە وەکو سیاسەتی سەردەمی ئۆباما نییە کاتێک سازشی کرد بۆ ئەوەی ئێران دەستی بگات بە چاڵاکیە موشکیەکانی و پەرە بە ئەتۆمیەکەی بدات و ئەو بینیم چەند چوار پایتەختی وڵاتانی عەرابی وێران کرد و ئەو قەیرانەی گواستیەوە بۆ ناو هەموو ئەو وڵاتانە بۆیە پێویستە ئەو قەیرانە کۆتایی پێبێت و پێویستە ئەو گرژیە کۆتایی پێبێت لە ڕیشەوە کۆتایی پێبێت و هێزە ئەمنیەکانی هەر وڵاتێکیش ببن بە دامەزراوەی دەوڵەت سەر بە هیچ وڵاتێکی وەکو ئێران نەبن ئەمە شتێکی دوور نییە و ئەمە شتێکی مەحاڵیش نییە کورد و عەرەب و هەموو لایەنەکان دەتوانن بەڕێز ئەبیات وەکو جێ سەرنجە تەماشای ڤان وڵاتە بکە لە ڕۆژهەڵاتە نەبین و تەبلی هەوی تێدایە ئیرانێ سووریێ ئەبە لوبنانێ عێراقێ حتى بلاتين نجي قال جران تبلي هذه ترسي جي روشان افخابون من تركيا هي اف ولاتنا كو ولاتن فرابيكاتنا لا فرابيكاتا رنگ بدان نبويا سر اساس شوازي اداره كنه كو تعبير الخاص همو بيكاتم كه ما فيها ولاتي بونه كراستقينه هبه بردان فاكتور هزيد خابو تبصر كنه او فورمتي تا غوارتن جي اوي كو هايجي او توت بيجي سر عدنا تا چسپاندن هكا بيت چسپاندن دبر روشب اوي كدي بجبر كو فاكتور نبنجويا هزي ها اويكو خواسته همو گلان هایت برچاف گرتن دیدناته او معجزه ده چه بید گلو دهاتی دا بیت برچاف گرتن ئەواتە ئەگەر ئەمە بەس لە استراتیژیەتەکەیە دایە باڵێ سیستەمی ناوەندی تا ئێستا هیچ وجودێکی نەبووە واتە سیستەمی مرکزی دیکتاتۆریە هەمیشە هەمومان دەزانین کەمترین مافکە گەلان پێڕازی دەبن بۆ داهاتوو سیستەمی لە مرکزیەتە ئەو پێویستە جێبەجێ بکرێت ئامەش بە هیچ شێوەیەک جێبەجێ ناکرێت تا ئیرادەی گەلان لەسەر نەبێت باڵێ دەبینین ئەزمموی هەرێمی کوردستان ئەزممونێکی سەرکەوتۆ وەکو لە چوارچەوەیەکی فیدراالیدا لە عێراق لە وڵاتی عێراقدا لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی دیبلۆماسیەوە لە هەموو ڕوویەکەوە بۆتە ئەزممونێکی زۆر سەرکەوتو دەتوانن شوێنەکانی دیکەی عێراقیش پارچەکانی دیکەی عێراقیش سوودی لێ ببینن من لەگەڵ دابەشکاری عێراق نیمە دابەشکردنی عێراق نیمە من لە دژی دابەشکردنی عێراقم چونکە هەموو گەلانی عێراقی هەمویان خەڵکی ئێمن هاوبەشی نیشتمانی ئێمن بەڵام من دەڵێم لە داهاتوودا مافی هەموو گەلێکە کە بڕیار لە چارەنووسی خۆی بدات ئێمە وانین کە جیهانی سێەم باسمان لێوە دەکات ئێمە خاوەنی مێژووترین و کۆنترین شارستانیەتی مرۆیین خاوەنی هەموو ئەو شۆڕشانن کە لە دژی دیکتاتۆریەت ئەنجام دراون
هەموو ئەم وێزگانەمان تێپەڕاندون قۆناغەکانمان تێپەڕاندن هەر لە هەرێمی بله برێسا بیاس دێ ئەوە توت بێژا و شارستانیەت هیچ ڕنگ بەدانێک نینە سەریا vêgavê ser erdê Iraq xwedanê zortirîn grûpên çekdar e ku herek bi serê xwe diteqîne û dipeqîne bo yemayayê ser êşê bû vî welatê heta jêrxanê sivîlê Iraqê jî dike armanc. Ew paşxana şaristaniyetê hiç bandoriyet ser erdê nebûye. Em behsê nihatken rewşeke din e tu vê çahat bînî gelo. يعني واتا- تسأل عنه حضرتك هو عملية التعميم ئەوە ناتوانین ئێمە بیگشتێنی بەسەر هەموو گەلی عێراقدا چونکە ئەمانە مەجموعات چەتەیەکن لێ کاریگەریاوی هەیە دابەشی هەموو جوگرافیای عێراقê bûne bandoryawan heye bi serê xwe diteqînin dipeqînin hikûmeta Iraqê heta niha bi awayekê konkrîtî nekariye rêgiriyê lê biket û dibe bizanît kî ne jî لكن خلينا gelek lijne ser hatine damezrandin بۆتی باز بکەم ڕێگەم بدە گەلی ئاوە تۆ ناتوانانی ئەوە تاوانکارانە حمايتهم بەسەر هەموو گەلی عێراقدا بگشتێنی ئەگەر بە گوێرەی یاسا بێت بە گوێرەی پەیڕەوی نێودەوڵەتی بێت ئەمە پەیڕەوی ئەجندای ئێرانین کاریگەریان لەسەر واقعی سیاسی و کۆمەڵاتی عێراقەیە بۆیە من دەڵێم ئەگەر عێراق یەک بگرنەوە و کە دووریش نییە ئەوە ڕوو بدات و کۆمەڵگەی نێودەوڵەتیش بە هەموو شێوەیەک پاڵپشتی لێ دەکات بۆ ئەوەی لەو گروپانە ڕزگاریان ببێت و ئەوانە دەگەڕێتەوە بۆ چەندین دەیەبەر لە ئێستا و عێراق دەگەڕێنەوە سەر ئەو دۆخەی کە انه هذه الكوارث اللي حصلت پێشتر هەبوو دۆخێکی یەکگرتوو بوو و بینیشمان کاتی خۆی عێراق وڵاتێکی گەورە بوو کاتی خۆی وڵاتێکی یەکگرتوو بوو لە ڕووی مێژویەوە لە ڕووی جوگرافیەوە لە ڕووی سروشتیەوە تا ئێستاش ولكن لا زالوا يحقنوا ضد بله. الافراد ويحقنوا ضد السنة. بەڵام تا ئێستاش دەبینین ئەو گروپانە کە باڵەدەستن و ئەجندای ئەو لەو ئەولا جێبەجێ دەکەن نایانەوێت مافی کورد پێ بدرێت دژاتی سنەکان دەکەن پێویستە لە ڕووی میدیاییەوە لۆبیەکی زۆر باش بۆ ئەو بابەتە بکرێت کە چیتر ئەو جەنگە مەزهبیان نامێنێت ئەو جەنگە دەرونیە نامێنێت بله برێس ئەحمەد ئەمە تەنیا بۆ سنەکان نیە بۆ تەنیا بۆ شیعەکان نیە تەنیا بۆ کوردەکانی بۆ هەموو پێکاتەکان ئەو مافە پێویستە دەستەبەر بکرێت هذا النظام كان تحديا بارزا لاننا ئەمە بله gelê spas برێس ئەحمەد ئەبیات سەرۆکیە پەیمانیا ئۆپۆزیسیۆنا نیشتیمانیە عێراقی لە کالیفۆرنیا سپاس